پارت و ڕێکخراوەکان لە باکووری کوردستان کۆچی دوایی نەوشیروان مستەفا ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان بە کۆستێکی گەورە بۆ گەلی کورد لە قەڵەم دەدەن و ڕایدەگەێنن. نەوشیروان مستەفا بەردەوام پشتیوانی لە پارتەکانی باکووری کوردستان کردووە. لەو چوارچێوەیەدا کۆنگرەی جڤاتی دیموکراتی کەجەگە ڕایگەیاندووە نەوشیروان مستەفا تا کۆتایی ژیانی بۆ گەلی کورد و کوردستان تێکۆشانی کرد و کۆچی دوای ئەویش کۆستێکی گەورە بووە بۆ گەلی کورد و کوردستان. لەبەر ئەوەی ئەو کەسایەتێکی گەورە بووە لە مێژووی گەلەکەماندا. هاوکات کۆنگرەی نەتەوەیی کورد کەنەکە بۆ کۆچی دوایی نەوشیروان مستەفا ڕایگەیاندووە. نەوشیروان مستەفا بە خەباتی چەندین ساڵەی خۆی مێژوویەکی گەورەی تۆمار کردو و ئەو وەک پێشمەرگەیەک و سیاسێک و ڕۆژنامەنووسێک و شۆڕژگەرێک لە خەباتی گەلی کورد پێگەی گەورەی هەبووە. لەلایەکی ترەوە پارتی هەرێمە دیموکراتەکان دەبەپا ڕایگەیاندووە نەوشیروان مستەفا هەموو ژیانی خۆی بۆ خزمەتی گەلی کورد تەرخان کردو و ئاشکرای کردووە. ئەوان نەوشیروان مستەفایان وەک دۆستێکی گرنگ و تێکۆشەرێکی کوردستان سیر کردووە. هەر لەسەر کۆچی دوایی نەوشیروان مستەفا دەفگەری ئازادی لە باکووری کوردستان ڕایگەیاندووە. کۆچی دوایی نەوشیروان مستەفا بۆتە ئازارێکی گەورە بۆ ئێمە و بۆ گەلی کورد. هەر بۆیە سەرخۆشی خۆمان ئاڕاستەی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان دەکەین.